من ناوم مام حەسەنە جادا لێرە ئەم یاریەکە نەمە یاریەکی کۆنی کوردەواریە پێڵێن داما پێک دێ لە 64 خانە 64 خانەیە ئەلێرە شانزەی ئیسا بەردانراوە لەو بەرۆ شانزەی بەردانراوە ئەوە 34 32 ئەلێرە هەشتی 4 ئەم خانانە ئەوە بەس دامە ئەمە بۆ خانەی دامێ ئەو لاش خانەی دامە ئەو شانزە خانێش ئەوە بۆ یاری ئەوە بەتاڵە ئەوە بۆ یاری بۆی بەدەکان چنە پێش وتر یاریەکە دەست پێەکە مەلا گیان دەرچۆ ئاوا دەست پێەکە یاریەکە بەم شێوەیە ئیسایی شەڵاگە مەلا زۆر ویلای خۆی نەبێ دۆڕێ جا چ بووە چ بووە وەرێرە باشە با حیساب دۆڕێ باشە کاکە با حیساب دۆڕم بەی ڕاست این بە تەمای چییە و پیاوە دەخێ بەخوربان دەخێ بەدەستە بە ئۆینە هەر کەسی ئۆین باش بزانێ ئەوە دەیباتەوە ئیسا هەیە ئۆین زۆر چاکەزانێ لی تێک ناچێت سەری لێ تێک ناچێت ئۆینەکانی لێ نادە زوو دەباتەوە بەس مەلا عومەر تۆ زێگیرە تر کاتی دەست بەتاڵی کاتی خۆیان بەسەر بردووە پێوەی و لە کاتێکا کابرای شکاری هەوێ نەیتوانێ و یاریەکە بەسەکە کاتێک دەستی بەتاڵ بووە بۆ وەڕزی خۆیان پێدەرکردووە و ئەو یاریان کردو یاریێکی زۆر خۆشە تقریبەنەوە وەڵێ ئیسا زۆربەی زۆرمان بێریشین قوربان وەڵای جار لە پێش دوکانانش دەیکەن لە هەر جێگایە گەگەر کەسانی زۆرخان لێبێ بۆ خۆیان یاری دەبەسەمە پارکی پیرانە پارکی پیرەمێردامە لە قەڵازێمە پارکی پیرەمێردە ئەمە پیرەکان بە زۆری دێنێرە گەنجش دێت بە زۆری دێت وەختی خۆی یاریزانی چاکە بۆ هەندێکیان مردوون هەنێکی وازی هێناوە ئینسان بەدەستی خۆیەتی ئینسان بەدەستی خۆیەتی ئەگەر بە هەر شتێک بتوێت لەسەر قوماردەکەی دەکرێت بەسەوە لەسەر قومار ناکێنێ دەبێ بزانێ دەبێ بۆ ئۆین بیجوڵێنێ ئەرێ وەڵا برا زۆر مهمە ئاها وەڵای ئێوە من زۆر دانێم هەخوای پێی بڵێن گورگ لەبەرەوەی بەجارێ بۆی هێدە 12 بەردام بخوا منەوە بۆ خۆم وتمە پێم خۆشە پێی بڵێن گورگ دەڵێن ئۆینە مەیمونە بەدی دەدا دوو ئاغای پێکە هێشتا خۆی ئاغای نەکردووە بەس دوایی داربەدارێکە سواری دیرێتەوە کە سواری هێشتەوە ئەنجا دەڵێ ئاغا و بەردەکانی هەموو دەخوا بەس چوار بەدی دەمێنێ خۆی چوارێ مێنێ کابراش چوارێ مێنێ ئەوەی بەرامبەرەکەی چوارێ مێنێ ئەوەی چی دیکە بە دوو بەرداغەکەی دەبرێت دوو بەدێمێنێ بەس ئەو چواری ماوە دۆڕە ئەوە پێڵێن قایمە یعنی وەکو یەک هیچیان نابنەوە وەکو چۆن گۆڵگۆڕێن تعادل دەرەچێ عەرەبی پێڵێن تعادل بە کوردی پێڵێن یەکسان بوون ئاو وەڵای خۆ حەزمانە گەر شوێنی تایبەت بێ و موچەیەکشما بۆ بڕنەوە بەرام نایکەن بێچی وەڵای شێزە لە زارێکش بێ خەی ناکە ناوەڵە کاکە گلەیمانێ شوێنی تایبەتمان نییە بە زستانێ لەبەر بارانین بە هاوینش باشە سێبەرەکە هەیە ڕۆژ وایە گەرمە ئیسا ئەگەر
جێگای هەبووە مەڕیدی بەر کارەبا نییە بەچی مەڕیدی شوێن جاروا هەیە بە 8 نەفەر بە یەکێکەڵێن ئەوە پێرێنگە لە کۆمە وەڵی خۆی گونجاو نییە لە ئەسڵا بەلام لێرە باوە لێرە باوە لێرە با وەڵا هەشە پێی ناخۆشە زۆر پێی ناخۆشم بەڵام بشڕێتی چارنی شەکە وایە وەکو ئەوەیە تۆ بناغی خانوویی دانێک کابرا بێ بیڕوخێنە لێ تێک ئاوان